بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێ بینەرانی بەڕێز و خۆشەویست لاڵقەی ئەمجاری بەرنامەی ئەمڕۆدا باز لە نزیکبوونەوەی ساڵی نوێی خوێندن و کێشە پەروەردەیەکان دەکەین. بە میواندارێک لە بەرزان عەتا ئەحمەد جێگیری سەرۆکیەتی مامۆستایان لە ستۆدیۆی سەرەکی لە هەولێری شەوشوکوریە شێخانی ئەندامی لیژنەی خوێندن و پەروەردە و خوێندنی باڵا لە پەرلەمانی کوردستان. سەرەتا راپۆرتێک دەبین دواتە لەگەڵ میوانەکەمان درێژە بەم پرسە دەدەین. ساڵی نوێی خوێندن نزیک بۆتەوە و لایەنە پەیوەندیدارەکانیش ئامادەکاری تەواویان بۆ پرۆسەکە نەکردووە. وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێم ساڵی خوێندنی 2018 بۆ 2019 پێشخستووە و لە 22 ئەم مانگە یەکەم ڕۆژی ساڵی نوێ دەست پێ دەکات. مامۆستایانیش دەبێت لە ڕۆژی شەشی ئەم مانگەوە پەیوەندی بە قوتابخانەکانەوە بکەن بە مەبەستی ئامادەکاری بۆ پرۆسەی خوێندن. نزیکبوونەوەی ساڵی نوێی خوێندن لە کاتێکدایە تاوەکو ئێستا حکوومەتی هەرێم سیستەمی پاشەکەوتی موچەی هەڵنەگرتووە. یەکێتی مامۆستایانیش داوایان کردووە بۆ ساڵی نوێی خوێندن حکوومەت پاشەکەوتی موچە نەهێڵێت. ساڵی ڕابردوو بەهۆی بەردەوامی سیستەمی پاشەکەوت مامۆستایان لە سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە و ئیدارەکانی ڕاپەڕین و گەرمیان بۆ ماوەیەکی زۆر بایکۆتی پرۆسەی خوێندنیان کرد. ناشزانرێت ئەم ساڵیش مامۆستایان بەم سیستەمەی ئێستا ڕازی دەبن یان نا. لەلایەکی ترەوە بۆ ساڵی نوێی خوێندن وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێم پشووی ڕۆژانی شەممەی هەڵوەشاندەوە. هۆکارەکەشی گەڕاندووەتەوە بۆ ئەوەی بەپێی ساڵنامەی خوێندن ناتوانرێت ڕۆژانی شەممە پشوو بێت. ئەم بڕیارەی وەزارەتیش نیگەرانی یەکێتی مامۆستایانی لێکەوتوێتەوە و بڕیارەکە ڕەت دەکەنەوە. هاوکات وەزارەتی پەروەردە و لایەنە پەیوەندیدارەکان ئامادەکاری تەواویان بۆ پرۆسەکە نەکردووە و ساڵی نوێی خوێندن لە بەردەم کۆمەڵێک کێشەدایە. بەپێی زانیاریەکان بۆ خوێندنی ئەمساڵ وەزارەتی پەروەردە پێویستی بە 10,000 مامۆستای نوێ هەیە لە سەرتاسەری هەرێم. جگەلەوەش کێشەی کۆنی و سێدەوامی لە قوتابخانەکان بەردەوامە. بەپێی ئامادەکاریەکانی یەکێتی مامۆستایان 268 قوتابخانە مەترسی ڕوخانیان لەسەر و 200 قوتابخانەش دوودەوام و سێدەوامیان تێدا دەکرێت. دەستپێکردنی ساڵی نوێی خوێندن لە 22 ئەم مانگە لە کاتێکدایە پرۆسەی هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان بەڕێوەیە. تا ئێستاش وەزارەتی پەروەردە هیچ بڕیارێکی لەبارەی دواخستنی وادەکە نەداوە بەهۆی هەڵبژاردنەوە. جارێکی تر سڵاوتان لەبێت بەڕێزان. سوپاس بۆ میوانەکانمان بەخێر بێن. سوپاس بۆ ئامادەبوونتان. ماوە سەعاتەگەر لە بەرزستانەوە دەست پێ بکەین سەبارەت بە نزیکبوونەوەی ساڵی نوێی خوێندن. بۆچی ئەم ساڵ 22 ئەم مانگە 22 وەکو دەستپێکی ساڵی نوێی خوێندن دیاری کراوە بڵێن ساڵی ڕابردوویەکی دە و بەس بۆچی ئەم ساڵ پێشخراوە؟ بەناوی خۆی بەخشندە و میهرەبان زۆر سوپاس بۆ بەڕێزت، سوپاس بۆ بینەرانی خۆشەویستی کەناڵی پەیام، سوپاس و ڕێزم بۆ شوکرێخان لای پەرلەمانی کوردستان و ڕێز و سڵام لێرەوە بۆ سەردەم مامۆستایانی خۆڕاگەر و خۆشەویستی کوردستان. بێگومان ساڵی نوێی خوێندن پیرۆزەکەین لە سەردەم مامۆستایان و قوتابیان و خوێندکاران. ساڵانە تەقریبان هەر لەم بەروارانەیە داوام دەست پێ کاتەوە لە 15 هەندێک کات لە 29 بووە، بەڵام پار بەهۆی ئەوەی کە موچە پاشەکەوتێکی زۆرە ملی بەسەراسە پێنرا بوو، بەشێکی زۆر لە ئەوە پاشەکەوت کرابوو و مامۆستایان هەڕەشی بایکۆتیان کرد. دوا خراپبوویەکی دەبوو ئومێدەی کە نێڵن بایکۆت و خۆپشاندان و ئەوە ئەی مەسەلەکە مەسەلەیەکی علاقی بەوە هەبوو. بەس بۆ ڕۆژێکی دیاریکراونێ بۆ نمونە ساڵێک 15 نۆز ئەم ساڵ بۆ نمونە ساڵی ڕابردوو یەکی دا ئەم ساڵ 22 بەروارێکی دیاریکراو بۆ نییە بۆ ساڵنامی خوێندن لە هەرێمی کوردستان هەموو شتەکان بەرنامە پلانی داهاتووی نییە استراتیژی. یعنی هەموو وەزارەتەکان و هەموو وەزیرەکان شتی ڕۆژانە بەڕێەکەن. ئەمە قەناعەتم وانە هیچ وەزارەتێک بە تەحەداوە ئێڵێم پلانی 4 ساڵی هەبێ بەرنامەیەکی هەوێ لەم 4 ساڵەیە من ئەمێ ئەم وەزارەتی خۆم بگەێنمە ئەو نقطەیە. ئەنجا پلانی ڕۆژانەی بۆ دانابێ هی مانگانەی بۆ دانابێ ئەمە یعنی ئێمە قەناعەتمان نییە و هابێ زۆربەی وەزارەتەکە ئەمە کێشیانە.
لەبەر ئەوە ساڵی حتا پشوەکان ساڵانەی گۆڕانکاری بەسایە ساڵی وایە ئەمە بە شەو لە تەلەڤیزیۆن ئازانین کە بەیانی پشویان پشوونیان پشوو زیاکرێت کەمەکرێت باشە بە ساڵانێکی تایبەتی نی وەزارەتی پەروەردە هەیە بەڵام ئەو پشوو هەم ساڵی نوێی خوێندن سەری ساڵ بۆ نمونە دیاری کە ڕووداوەکان کاریگەریان هەیە مەسەرەن ڕفراندۆم بەشخۆی کاریگەری هەبووە مەسەرەن انتخاباتەکان کاریگەریان هەیە حەدەسێکی زیاتی کاریگەری هەیە ئێستش 22 دانراوە احتیمال هەیە بەبەنی هەڵبژاردن و دواخستن و کۆمەڵ لەم شانەوە قابلی ئەوەیە پاش و پێشخرێت یانی کە ئەوە بۆ خۆی شتێکە خۆی هەڵەیە نابی وابێت چونکە مەفروض وایە کە سابت بۆ کاتە مامۆسا بەڕێوەبەری قوتابخانەکان دەستی کاری قوتابخانەکان بەرنامە و پلانی خۆیان ئەبێ مەسەن بە پێی ئەو بەرنامە و پلانە دانێن کە مەسە هەفتەی یەکەم چیەکەن هەفتەی دووەم چیەکەن یان تکەی دەست بە خوێندن ئەوە ناکەن. بەڵ ئەی سەبارەت بە مامۆسایان ئەمڕۆ یەکەم ڕۆژی پەیوەندیکردن بوو ئەو مامۆسانەی کە پەیوەندی ناکەن بۆ نمونە مباشەرە ناکەن بە قوتابخانەکانیان ڕوبەڕووی سزایی یاسایی دەبنەوە. پەیوەندیکردن بۆ ئەو دانراوی ئەین ساڵی نوێی خوێندن مەفروضە لەمڕۆ دەست پێ بکات یعنی لەمڕۆ کە مامۆسا پەیوەندی ئەکات هەندە حاڵەتی ئاساییە ئاڵێن کاتێک کە مامۆسا مافی خۆی وەرگرت بێت موچەی تەواوی خۆی هەبێت بەپێی یاسا کە بێ موچەی تەواو وەربگرێت مەفروض وایە مامۆسا لەمڕۆ کە پەیوەندیەکە لێرەوە دەستەی مامۆسایان و دەستەی ئیداری قوتابخانەکان و سەرپەرشتیاری ئەمانە دەست ئەکەن بە خۆ ئامادەکردن بۆ ساڵی نوێی خوێندن خشتەی وانە ڕێکەخان کتێب و ئەوانە ئامادە ئەکەن بەرنامە پلانی ساڵی نوێ وەدە دەدا ئەڕێژن بۆی لەگەڵ دەستپێکی خوێندنا یەکسەر داوام دەست پێکە بەڵام لە وڵاتی ئێمە دیارە مباشرە بۆ شتێکی ڕۆتینیات تەنها ئەوە نێبزان ئەم مامۆسایانە ئێستا ئامادەن لە هەرێمی کوردستانە پەیوەندیکەنەوە بەدەوام بۆیە زۆربەی مامۆساکان جەخت لەوە ئەکەنەوە بە ئیلا مامۆساکە لە ناوەندی خوێندنە ئامادە بێت هەندێکیش کە قوتابخانەکان لە دەرەوەی شارە لەوانێ بە تەلەفۆن یان بە پەیوەندێکی دۆستانە یان مەسەرەن بەسی قەومتمانەیە کە منەوە مباشەرەن بۆ بنووسە و لێرەم و ئەوانە بەڵێ مامۆستا هەیە بۆ نمونە لە ڕووی بەپی یاسا بۆی هەیە مدیر بەڕێوەبەر بەڵام بە بۆنی بارودۆخی نائاساییە و دیارە لە مدیریەکان ئەوە ناکەن بەڕاستی یعنی چاوپۆشی لە بارودۆخ ئەکەن کە دڵنیا بن مامۆساکە لە دەرەوەی هەرێم نییە کە بعد مامۆسا لەوەسی لە دەرەوەی هەرێم بێت بە سەفەر چوو بێ مۆڵەتی ڕسمی نەبێت بۆ نمونە ئیجرات دەکرێت گەر پێ 30 ڕۆژ مامۆستا دا ببڕێت بەسەریەکەوە تەبعاً لە دەوام ینی ئیجراعاتی ئیداری پێمایە بەرامبەرەکە. سوپاس دەکەم مامۆستا گەر بچینە هەورێت لای شوگریخان زۆر سپاس بۆ بەشداریتان لە بەرنامەکەماندا سەبارەت بەوەی کە لەگەڵ دەستپێکردنەوەی ساڵی نوێی خوێندن تاکو ئێستا کێشەی موچەی مامۆسایان چارەسەر نەکراوە هۆکارەکەی چێوە پێ دوایە ئەم ساڵی ژەم کێشەی موچە گرفت بۆ پرۆسەی پەروەردە لە هەرێمی کوردستان دروست ناکات؟ بنای خۆی گەورە مهرەبان سڵاو لێ و لەسەر جەم بنەرانی پەیامی ئەسمانی ناڵی ئەسمانیەیە بەڵێ دیارە لە چەند ساڵی ڕابردوو کێشەیەکی زۆر دروست بوو بۆ کەرتی پەروەردە بەهۆی ئەو قەیرانە داراییە دروستکراوەی کە دروست کراوە لە ڕاستیدا ئێمە باوەڕمان هیچ قەیرانێکی دارایی لە ئارادا نییە بەپێی هەموو ئەو داتانەی نەک ئێمە بڵاومان کردوێت و بەڵکو خۆیان بڵاویان کردوێتەوە دیارە لە ساڵانە ڕابردوو بایکۆتێکی زۆر هەبوو پێمان وایە ئەم ساڵیش ئەگەر ئەم کێشەی پاشەکەوتی موچە بە تەواوی لا نەبرێت کە مافێکی ڕەوا و داواکاریی سروشتی و یاسایی مامۆستایانە پێم وایە هەمان کێشە ڕوو دەداتەوە دیارە مامۆستایان ئەگەر موچەی تەواوی خۆشیان وەربگرن ئەگەر بتوانن بەم موچێژ ژیان گوزەرانێکی لە خوار مامناوەندی بۆ خۆیان ماڵ منداڵیان دابی بکەن و ئێوە پێمان وایە تاکو مامۆستا بەدلێکی ئارام و ئێوە بە قەنەعەتەوە بۆ موچەی کە خۆی قەنەعەت پێ هەیە مافێکی یاسایی نەگەڕێتەوە دەوام ناتوانێت مافی قوتابی و مافی وانەکانیش بدا بۆ ئێمە پێمان وایە بەڕاستی ئەو ئێمە وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی ماوەشی زۆرە خەریکی چارەسەرکردنی ئەو کێشە بووینە لە پەرلەمان بە هەمانجی لەگە فراکسیۆنەکانی تر دیارە ئێمە پرۆژەیەکمان نووسی و پێشکەش بە سەرۆکایەتی پەرلەمانمان کرد ئێوە ئەو پرۆژەیە یەکەم خاڵ کە داوامان کردووە ئەویش نەهێشتنی پاشەکەوتی موچە و ئەو پاشەکەوتەی کە لای حکوومەتی هەرێمی کوردستانە بە قۆناغبەندی بگەڕێدرێتەوە بۆ هاوڵاتیان ولەیەکێک لە مادەکانی تر داوای ئەومان کردووە کە سەرجەم فەرمانبەران ڕقەمێکی حیسابیان بۆ بکرێتەوە لەو ڕقەمە حیسابیە سەرجەم ئەو پاشەکەوتەی لای حکوومەتە بۆیان بخرێتە ناو پاشەکەوتەوە مستەمسەکێک لە دەستیان بی پاشان بە قۆناغبەندی بە سێ قۆناغ
پاشەکەوتیان قیام بۆ بگەڕێنرێتەوە. بەڵێ بە سەبارەت بە مەسلەی لابردنی پاشەکەوت ئەو پرۆژەی کە لە پەرلەمان بوو پرۆژە چاکسازیەکە چارەنووسی چی بەسەرات چونکە حکوومەت ئەمە مەسلەی لابردنی ئەم سیستەمی پاشەکەوتی بەس بۆ بەم پرۆژەیەوە و لابنی بڵین سیستەمی پاشەکەوتی مامۆستایانش لە ناو هەموو فەرمانبەران بەستراوەتەوە بەم پرۆژەیە چی بەسەراتی چاوڵێکەیە بۆی پەسەند بکرێت؟ بڵێ دیارە ئەم پرۆژەی چاکسازیە گشتگیری خانەنشینان پرۆژەیەکی زۆر گرنگ بوو کە ئێمە لە پەرلەمان لە لێژنە تایبەتمەندیەکان هەروە لە ناوخۆڵی پەرلەمان سەدەها سەعات تاوتوی ئەو بابەتەمان کرد و هەمووی پەسەند کرا بەڵام بەداخەوە لە شەقام ئەو بەتایبەتی ئەوانەی کە ئەم پرۆژەیە پێچوانی بەرژەوەندەکانی ئەوانەی خستبە مەترسی هەڵایەکی زۆر گەورەیان ناندەوە و پەرلەمانتاران و پەرلەمانیان تومەتبار کرد بە کۆمەڵشت دیارە ئەم پرۆژێ ئێمە لە ناوهۆڵی پەرلەمان تا ئێستا چەندەها جار داڵمان لە سەرۆکایەتی پەرلەمان کردو من سەردانی جێگری سەرۆکی پەرلەمان کردوتم گەڕانەوەی ئەم پرۆژە بۆ ناوهۆڵی پەرلەمان ئەرکێکی نیشتیمانی و نەتەوەیی و ئەرکێکە بەڕاستی لە ئێمە من پێم وایە ئەم پرۆژەیە دیارە ئێمە ئەومان ڕاگەیاندوو هەر لە سەرەتادا باشترین پرۆژە بووە کە لە ماوەی ئەم خولەی پەرلەمانە کە پەسەند بکرێت جێگری سەرۆکی پەرلەمان وتی من قسەم لەگەر سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران کردووە لەگەر وەزارەتی دارایی کردووە بەڵێنی ئەویان پێداوین کە ئەوانیش هەماهەنگ بن و ئەم پرۆژەی جارێش بگەڕێدرێتەوە ناوهۆڵی پەرلەمان و تەنها ئەوەی کێشەیە تەنها لەسەر 3 خاڵە ئەم 3 خاڵش دەکرێت بە گفتوگۆ چارەسەر بکرێت ئەیش مەسەلەی کەمترین موچەی خانەنشینی وەروە پاشەکەوتی موچە و ئەمانە بەڕاستی چەند خاڵە دەکرێت گفتوگۆی لەسەر بکرێت و لەگەڵ لێژنە پەیوەندیدارەکان فراکسیۆنەکان بێکەوە راپۆرتی کۆتایی بنووسن و پرۆژەکە بێترێتەوە ناوهۆڵی پەرلەمان من بە جێگری سەرۆکی پەرلەمان وت پێش 6-11 پێویستە ئەم پرۆژەیە بگەڕێنرێتەوە ئەم چەند خاڵی کە کێشە و گرفتی لەسرە دەکرێت بە گفتوگۆ چارەسەر بکرێت ئەیش بەڵێنی داوە کە بیگەڕێنێتەوە بۆ فراکسیۆنەکانی تریش بە هەمان شێوازە ناوهۆڵی پەرلەمان داوایان کردووە بەڵام دەکەینەوە. بەڵێ چاوەڕێوە دەکەن کە لەم خولە کێشەی مەسەلەی پاشەکەوتی موچە چارەسەر بکەن و لە ناویشیندا مەسەلەی ئەوەی مامۆستایان کە ئێمە لە بەردەم ساڵ نوێی خوێندنە یا خودم پرۆژێت تاو لەم خولە پەسەند ناکرێت و حکوومەت پێ دوایە ئەو بیان پاساوێکی ڕێگە پێدراوە کە ئێستا ئەوەی کردووە بە پاسا و ئەگەرم یاسای پەسەند نەکرێت سیستەمی موچە بەم شێوەیە ئێستا بەردەوام بێت لە ڕاستیدا پاساوێکی نایاساییە و پاسایەکە بەڕاستی جێگای قبول نییە و ئێمە هەموو هەوڵێکی خۆمان دەخەینەگە بۆی ئەم پرۆژێ بگەڕێنرێتەوە ناو پەرلەمان و ئێمە پێمان وایە سیستەمی پاشەکەوتی موچە هەر لە سەرەتاوە خۆی نایاسایی بووە هەر نەدەباندرا لەبەرە هیچ لە هیچ یاسایەک بووە لە هیچ شەرعێکی ئاسمانە جێگای نابێتەوە لەبەرەوەی مەسەلەی موچە بە یاسا ڕێکخراوە ئیتر چۆن دەبێت بهێندرێ بە ڕێنمایی و کە لە پەرلەمان ڕێکخراوە بهێندرێ لە ئەنجومەنی وەزیرا بە کۆمەڵی بڕیار خۆی لە ئەستی بڕیارەکەش کە لە مادەی 63 بڕیار لە مادەی 3 بڕیاری ژمارە 64 ئەنجومەنی وەزیران بەڵێ هەر کاتێ لەگەر قەیرانی چاکبوونی قەیرانی دارایی و زیاتر هاتنە دەست داهات ئەم سیستەمی پاشەکەوتە پێداچنەوەی بۆ دەکرێت دەی ئەو کاتێک کە ئەمە دانرا خۆ هەردانرانەکەیە نایاسایی بوو بەڵام بەرمیری $6 بوو بەڵام ئێستا کە زیاتر لە $72 کابی دەبێت لا بچێت بە تایبەتی بەپێ ئەو داتانەی کە خۆیان خستوتیانە بەردەم هاوڵاتیان و پەرلەمانی کوردستان. بەڵێ سوپاس دەکەم دواتر گرێم بۆ لای بەڕێزت مامۆستا سەبارەت بە مەسەلەی بەردەوامی ئەم سیستەمە ئێوە وەکو یەکێتی مامۆستایان وەکو ڕێکخراوێکی داکوکار لە مامۆستایان هیچتان کردووە بۆ ئەم ساڵ کۆتایی بەم کێشەیە یاخود هیچ بەڵێنێک دراوە لەلایەن حکوومەتەوە لەلایەن وەزارەتی پەروەردە لەوبارەیەوە؟ بەڵێن زۆرە بەڵام بەڵێنەکان هیچی نابرێتە سەر حکومەت خۆی باش ئەزانێت کە ئەمە گێژاوێکە خۆی تێخستووە بە بۆنێبوونی بندیوارێکی زۆر خانوشینێکی یاسایی زۆر و ئەمانە دەستیشان لەمانە نابێتەوە کەمە دەنگدەرەکانی ئەوانن بەڕاستی ئەو خەڵکانن کە دوو ڕۆژگەری انتخاباتە ئیشیان بۆکەن خزمەتیانەکەن ڕێگری لە پرۆژە چاکسازیکە لە پەرلەمان بەتەکید ئەوە لەبەرەوە ئەوان هاتوون مامۆستا و فەرمانبەری ڕاستەقینە کە خزمەتی ئەم وڵاتە ئەکەن
کراونە قوربانی ئەو خەڵکی کە بە دەوری حیزبەکان و دەسەڵاتدار و حرەس و حیمایەکانی خۆیانە ئێمەیان کورێتە قوربانی ئەوان زۆربەی پارە و داهاتی ئەم وڵاتە بۆ ئەو چەکدارانە ئەڕوا کە حرەس و حیمای ئەوانن بۆیە تا ئێستا ئەوان ناتوانن بڕیاری یەکلاکەرەوە بن بۆ چاکردنی موچە ئەجینات چەندین جا بەڵێنیان ناو بەڵام بەڕێنەکان نابێنە سەر باشە بەزی وەکو یەکێتی مامۆسایان فشارتی چتان کردو وەڵی ئێمە تەبعاً فشار بارگرانی سەر مامۆسایان هەڵبگیرێت تاوان هەموو ڕێکارێکی مەدەنی پێم وا بێت لە ساڵی پارە گیرایە بەر و ئێمە ئەم ساڵ بۆ خۆمان کۆمەڵی هەوڵی ترماننا لەگەڵ وەزارەتی پەروەردە لەگەڵ وەزارەتی دارایی سەردانی هەمویانمان کرد لیژنەی پەروەردەیی پەرلەمان کۆبووینەوە لەگەڵیانە یعنی تۆ ئەو شوێنانی کە دام و دەستگان بە ئەندەبێت گە پەیوەندی ڕاستەخۆ لەگەڵ جێگری سەرۆکی حکومەت کۆبووینەوە باسی ئەم مەوزوعانەمان کردو هەمویان ئەڵێن ئەبێ ساڵی نوێی بێتە پێشەوە بودجە تەصدیقرێتەوە داهاتمان سیرکەین ئەنجارە بڕیار ئەین کە سیستەمی پاشەکەوت هەڵە گیریاننا لەبەرەوە ئەوان تا ئێستا هیچ بەڵێنێکی جددیان نییە کە لای بەرن ئەمە نقطەیەک بەوەشەوە ئێمە داوای ئەومان کردەوە هیچ نەبێ ئەو قەرزەی لاتانە بیکەنە ژمارەی بانقیەوە یعنی با خەڵکی بزانێ چەنی لای حکومەت قەرزە بۆی دڵنیاییکی باتێ ئەم هەنگاوە دیسان مماطەڵی تیا ئەکەن خاوە خاوی لێ ئەەکەن ئیتر نازانین نیازیان چییە یعنی خۆمان پارەی تێ ناچی یعنی ئێستا هەر مامۆسایەک مەبلەغی پارەی لای حکومەتە قەرزی خۆیەتی و حەقی خۆیەتی بە پێی یاسا و بە پێی قانون بۆ نایی تۆ ژمارەی بانقی بۆ بکەیتەوە بڵیت ئەوەت قەرز لای منە من لە داهاتووە وەردە یارمەهەوڵ تۆ هەر مامەسە و فەرمانبەرێ سوودمەند بێت لەو پارە و قەرزی لایەوە ئەمە شیان نەکردووە لەبەر بەڕاستی ئەمە بەشی خۆی هێشتا ناومێدی لای مامۆسایان و فەرمانبەران نەڕەواوەتەوە ئەو کەمە پاشەکەوتی کە لایەن بردوو مەسەستا بەس پێشبین دەکەیت کە مامۆسایان لەگە ساڵی نوێ خوێندن بەم سیستەمەش ڕازی نەبن چونکە ساڵانی ڕابردوو کاردانەوەیکی زۆر هەبوو بە تایبەتی لە سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە پێ دوایە ئەم ساڵیش ئەمان کاردانەوە دەبینین گرفت ئەوەیە کاک حەچی حکومەت گوێ ناگرێت بۆ ئێمە بۆ خەڵک بۆ خەڵکی دڵسۆز و ڕۆشنبیر یعنی ئەوەی بەگوێی خۆیەکە بە گوێنەی ستافێک لەسەرەوە بڕیاری شتەکانێن گوێ لە خوارەوە ناگرن گوێ لە مامۆستا و فەرمانبەر و خەڵکە دڵسۆزەکەی ئەم وڵاتە ناگرن گوێ لەوە ناگرن کە سیستەمی پەروەردە تا داتە پیوە خوێندی باڵا وێران بوو مەسەلەن بیر لەمە ناکەنەوە کە چی بکەن پەلە بکەن ئەگە 2 ساڵ و 3 ساڵی ڕابردوو زەرەێکی زۆر گەیشتووە بە پرۆسی پەروەردە و فێکردن بابێن لەم ساڵە عیلاجیکەین بەچی عیلاجە بێ بۆ عیلاج نابێت و ئەمرکەی بەسەر مامۆستایە ئەبێ هەموو ڕۆژە داوامکەی ئەبێ وابکەی وابکەی بەوە ئەبێ وەرەدانیشە لەگەڵە مافەکانی بەرێ ئەنجا بۆ تێ هەموو داواکاری لە مامۆستا بکەیت هەموو داواکاری لەسەر بەسەر مامۆستا و فەرمانبەرە فەرزکە بەڵام تۆ ئەگە مافی نەی تێ پتێشتیشی بەسەرا فەرزکەی بە تاکید ڕەتفیعل ئەبێت باشە بەس دەمەوێت لەسەر پشووی ڕۆژانی شەممە کە هەڵوەشاوەتەوە ئەمە دەچێتە بواری جێبەجێکردنەوە ئێوە کویەکێتی مامۆسایان ڕاتەن چی بوو لەسەر ئەم بڕیاری وەزارەت کە ساڵی ڕابردوو ڕۆژانی شەممە کرابوو بە پشوو بەس ئێستا هەڵۆشێنراوەتەوە بۆم ساڵ ئەو برارە دراوە پرس بە ئێمە نەخراوە وەزارەت و خۆی وەکو حکومەت ئەم بڕیاریاوە ئێمە لەگەڵ ئەوان هەموو ڕۆژەکان داوام هەبێ بۆ بە شەوانەکان بە تەواوی خوێنرێ بەڵام کەی ئەم بڕیارەت سەر ئەگرێ و عملیە کە تۆ جێبەجێکەی کاتێک کە تۆ پاشەکەوتت لابردبێ کاتێککە موچەی مامەسەر بە تەواوەتی یابێ ئەی کاتێک تۆ هێشتا مامەسەر لە 130 موچەکەی لێ ئەبڕی لە هیچ وڵاتەکان نییە لە 125 موچەکەی لێ ئەبڕی پێش ئەڵێ بێ وەکو جاران وەکو سەردەمی مەعاش چاکی مەعاش کە مەعاش بە تەواوەتی هەبوو وەکو ئەو کاتە داوام بۆکەی ئەمە بۆ خۆی بەڕاستی قابلی ئەوەیە کە مامەسایان ڕەتفیعلیان هەبێت چونکە من نامێ پێش ڕووداوەکان کەوم لە مامەساوا ئەکەن ئەو بەجێمێنە بۆ مامەسایان مامۆسایانی و بریارەکە چۆن ئێمە لەگەڵ ئەوە کۆبوونەوە لەسەر ئێمە بەڵێ لەگەڵ ئەوە بووین و قسەشمان لەگەڵ ئەبێ بە زووترین کار حکومەت هەنگاو بنێ بۆی کە پاشەکەوتی موچە هەڵبگرێ ئەم بڕیارانە ئەو کاتە ئۆتۆماتیکی خۆی جێبەجێ پێ دوای سەر ناگری بەم سیستەمە بڕیارێ هەر بڕیارێک دەرچێ لەسەرەوە زمینە سازی بۆ نەکرێت بڕیارەکە سەرکەوتو نابێت جی خۆی ناگرێت ئەمەژ ئەوکو بڕانە دەڵام وەزارە دەڵێ بۆنم بە پێی ساڵنامەی خوێن بە پیاسەژ ناکرێت کاریگەری لەسەر بە شەوانەکان هەیە گەر ڕۆژانی شەممە بکرێتە پشوو بازەکە کە ساڵی ڕابردوو حاڵەتێکی ناسایی بووە بۆیە ئەو بڕیاریاندا ئێمەش قەنەعەتمان وایە بە ئێمە نابڵێن فەوەیل للموسەلین و بەشێکەکەی نەڵین ئێمە ئەزانین زۆربەی خۆناغەکانی خوێندن 36 بە شەوانە هەیە ئەم 36 بە شەوانە لە 6 ڕۆژانە بێ ناوترێتەوە کردێ بە 5 ڕۆژ دەوام ئەبێ بە شەوانەکان کەم کەیتەوە عەرەبی 4 ببیکەی بەسێ مەسەرەن هەر مادەی کە 5 بکەی بە 4 بۆی کە جێگەی بێتەوە لە 5 ڕۆژە بەڵام کاتێک تو ئەم 6 ڕۆژە داوا ئەەکەی با لە هەمان کاتەشە ئەوێمە هەوڵ بین پاشەکەوت هەڵبگیرێ بۆی ئەم قەرارە جێگەی خۆی بگرێت لەبەرەوە ئەم دووشتە بەیەکەوە یعنی تاواوکەری یەکترین ئەگەر بێت و ئەوان هەموو ڕۆژەکان فەرزکەن بەبێ ئەوە قەنەعەتمان وایە ڕەتفیعل ئەبێ لەلایەن مامۆسایانەوە ئێمە ئومێد دەکەین حکومەت عاقڵانە هەز بە بەرپرسارەتی کات عیلاجی ئەمە بکات پێش ئەوەی کە مامۆسایان
باش پێی بیرارێکی ئێستا دەبێت مامۆستایەک 6 ڕۆژ داوام بکە ئەوەی کە هەمیشەیە نەک مامۆستایەک دەوام 6 ڕۆژ بێت بۆی هەیە تەبعاً ئەم 6 ڕۆژەکە ئەڵێ شەمەش داوام بکات ئۆف هەم بمێنێت بەڵام مەسەرەن بە تەناوت بێ ئەو کاتە یعنی یەک ڕۆژی پشوو مەسەر شەمە هەمووی پشوو نەبێ بۆ هەموو مامۆستایان داوام هەبێت 6 ڕۆژەکە یعنی شەمە داوامی عام هەبێ مەسەرەن پێنج شەمە داوام هەبێ بەڵام ئەم مامۆستایە شەمە ئۆفی هەیە ئەوی کە یەکشەمە ئەوی کە دووشەمە ئەو شێوەی دەبێ کاریگەری نابێت بەڵام وەکوتم کاتی ئەم 6 ڕۆژ هەر ئەگرێت سیستەمی موچە هەڵۆشێتەوە بچێتەوە سەر سیستمەکە یەکەم جار. سپاس دەکەم. شکری خان سەبارەت بە ئامادەکاریەکان بۆ ساڵی نوێ خوێندنەوەندەی کێ واگەدارم وەکو ئەندامێکی لیژنەی پەروەردە ئامادەکاری پێویست کراوە بۆ ساڵ نوێ خوێندن کەوا بڕیارە لە 22 مانگە دەست پێ بکات؟ بەڵێ دیارە کەتی پەروەردەکردێکی زۆر گرنگیەوە زۆرترین فەرمانبەر مامۆستای لە خۆ گرتووە دیارە کێشەکانی کەتی پەروەردە من پێم وایە کێشەکان لە زیادبووندان لە کەمبووندان نییە ئیش بۆی ئەو قەیرانە داراییە ستەمکاری کە سپێنراوە بەسەر هەموو خەڵکی هەرێمی کوردستان ماوەی 4 ساڵیشە کە نەهێنراوە بوجە بهێنرێ بۆ ناوهۆڵی پەرلەمان وەکو بەڕاستی داهۆکەریی سەرسەخت دەبووین ئەگەر بوجە بهێنرا بە ناوهۆڵی پەرلەمان بودجێکی باشمان بۆ ئەم تەرخان دەکرد چونکە لە هەموو وڵاتانی دنیا ساڵ بە ساڵ زیاتر بودجێ زیاتر بۆ ئەم کەرتە تەرخان دەکرێت بۆ ئەوەی کێشە و قەیرانەکانی ئەم کەرتە بەرەو کەمی بچێنێک بەرەو زیاد بوون. دیارە کەرتی پەروەردە تا ئێستاش کۆمەڵی کێشەی زۆری هەیە بۆ پێم وایە لێ زۆر شتە ستەم لە کەرتی پەروەردە دەکرێت بۆ نمونە وەزارەتی دارایی بڕیارێکی دەرکردووە کە فەرمانبەرانی سەرجەم وەزارەتەکان بۆیان هەیە ماوەی 5 ساڵ مۆڵەتی بێموچەوە بۆشیان خزمەت حیساب دەکرێت تەنها هەردوو وەزارەتی پەروەردە و خوێنی باڵا لێ بەش کراون کە بۆیان هەیە 2 ساڵ مۆڵەت وەربگرن و ئەم 2 ساڵەشیان بۆ بە خزمەت حیساب ناکرێت وەزارەتی پەروەردە دیارە 1,700,000 خوێندکاری هەیە و نزیکەی 170,000 فەرمانبەر و مامۆستای هەیە ئێستا 127,000 مامۆستایان هەیە و ئەم مامۆستایانش ئێستا ئەوانەی کە بەشێکیان کە نزیکەی 5,000 مامۆستا بەگرێ بەستن و ئەم ساڵش حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی پەروەردە بڕیاری داوە کە ئەو مامۆستانەیدا دانامەزرێت تەنها بە شێوەی وانەبێژی دیارە بەڕاستی مامۆستا بە شێوەی گرێبەز بە شێوەی وانەبێژی پارەیەکی زۆر کەم وەردەگرێ ڕەنگە زۆرێک لەو مامۆستانە تەنها بەشی هاتوچۆیان دەکاتن بە تایبەتی ئەوانەی شوێنە دوورەکان لە خۆی 5,000 مامۆستای گرێبەز زیاتر لە 500 مامۆستا تا ئێستا وازی هێناوە لە بەرەوەی بەشی نەدەکردوە زۆری لەو مامۆستایانش 3 ساڵ خزمەتیان پێشکەش کردووە کە دەبێت ئێستا بکرێت بە مامۆستای هەمیشەی بەڵام بەداخەوە دیسان هەر بە بیانوی قەیرانی دارایی ئەمە نەکراوە وە کۆمەڵی گرفتی تر هەیە لەو کەرتە بۆ نمونە 2,000 قوتابخانە لە هەرێمی کوردستان دووداوامی و 134 قوتابخانە لە هەرێمی کوردستان 3 داوامی و 161 قوتابخانە لە کابینەن و 700 قوتابخانە تۆڕی ئایپاچیان نییە جا دیارە ئەمانش هەمووی کەم و کورتیە لەم کەرتا دیارە هەموو بەشێکی زۆری ئەمانە و ئێستا دەتوانین بڵێن زیاتر لە 15,000 مامۆستا مۆڵەت بێموچەیان وەگرتووە دیارە ئەمەش موچەکە بەشیان ناکە و دانەوێت لە کەرتی ئەهلی ئیش دەکەن جا من پێم وایە بڕاستی وەزارەتی پەروەردە پێویستە فشاری زیاتر بخاتە سەر حکوومەت و داکۆکەرێکی زیاتر بێ بۆ مافی مامۆستایان و لە کاتێکدا کە ئەم بڕیارەی داوە کە ڕۆژانی شەم شوونەمێتن هیچ ڕاوێژێکی بە ئێمە نەکردووە کولێژنە پەروەردە خوێنی باڵەوە پێی زانیاریەکانی ئێمە ڕاوێژیشیان نەکردووە بە یەکێتی مامۆستایان دەبوایە فشاری خست بە سەر ئەنجومەنی وەزیران پاشەکەوتی موچە بە تایبەتی مامۆستانی لێ بەدەر بکرابە بە تایبەتی وەزارەتی پەروەردە و خوێنی باڵا کە ئەمانە بەڕاستی وەزارەتێکن ڕاستەوخۆ پەیوەندیان بە هەموو خێزانێک هەیە ئەم دوو وەزارەتە بە تایبەتی بە پلەی یەکەم وەزارەتی پەروەردەی لێ بە دەربهێنرا بە اینجا ئەو بڕیارێ بدا بە چونکە مامۆستا یعنی لە کاتێکدا کە داوای ئەرچی زیاتری لێ دەکرێت مافی تاویشی دەبی پێ بدرێت
چۆن مامۆستا دەتوانێت ئەرکێک جێبەجێ بکە ئەگەر مافێکی یاسایی سروشتی خۆی بۆ دابین نەکرێ و دەستەبەر نەکرێت. بەڵێ ئەی سەبارەت بە بەرز وتت بودجەی پێویست تەرخان نەکراوە بۆ بواری پەروەردە باز لەوە دەکرێت بە پێی ئامەرەکانی یەکێتی مامۆستایان کە زیاد لە 200 قوتابخانە مەترسی ڕوخانیان لەسرە بودجەی پێویستیش بۆ نۆژنەکردنەوەی ئەوانە دابین نەکراوەندەی کێواگەدار بن. بەڵێ ئێمە چەند جارێک لەگەر وەزیری پەروەردەوەروە لەگەر ستافی وەزارەتی پەروەردە دانیشتوون ئەو کێشانەمان تاوتوێ کردووە. دیارە وەزیری پەروەردە چەند جارێک ئەمە بە ئێمە ڕاگەیاندووە ئەوەی کە توانیانە چاکە بەشە لەو قوتابخانە کە مەترسی ڕوخانیان لەسەر وەکوتم 200 قوتابخانە بەشێ لەو قوتابخانانە دراوە بە هەندێک ڕێکخراوی خێرخوازی و هەندێکتر بە کەسی دەوڵەمەند و خێرخواز تەکلیفیان لێکراوە یا قوتابخانە چاپ بکەن بەڵام هێشتا کە 200 قوتابخانە ژماوە کە مەترسی ڕوخانی لەسەرە. من پێم وایە بەڕاستی ئەگەر حکومەت ئەم ئەرکانە نەگرێتە ئەستۆی خۆی وە ساڵانە چەندەها قوتابخانەی نوێ دروست نەکا بۆ پێی بەدوارەچوونەکانی ئێمە دەتوانین بڵێن لە 150 قوتابخانەکان لە هەرێمی کوردستان پێویستیان بە نوژەنکردنەوە هەیە. جا ئەمانە لە ساڵانە ئەگەر ئەمە نەکرێ ساڵانە قوتابخانەیەک ئەگەر 3 داوامی تیادا هەبێ لە بنەڕە تیژ بێ یعنی هەڵبەتە ساڵانە پێویستی بە نوژەنکردنەوە هەیە. جا ئەگەر دیارە لە 4 ساڵی ڕابردوو بودجە نەهێنراوەتە ناو هۆڵی پەرلەمان و حسابی ختامی دیاری نەکراوە و بەڵام ئەم ساڵ بۆ 2019 بڕیارەکە بودجە بێتە ناو هۆڵی پەرلەمان. من یەکێک ئەگەر لە پەرلەمان بن ڕاستی لەبێ ئێمە داخوێرێکی سەخت بۆی زۆرترین بودجە وەزارەتی پەروەردە تەرخان بکرێت و پاشەکەوتی موچەش کێشەکانی ئەو بەرەو کەمی بچێت بەرەو زیادی. بەڵێ مامۆستا لەسەر مەسەلەی وانە بێش قسە دەکەین ئایا و دابشکردنی فۆرم بۆ وانە بێژان بەڵام ناوبڕێکمانێ دوای ناوبڕەکە دەگەڕین وڵاتان بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک و دەگەڕین وڵاتان لەگەڵمان بمێنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دنیا دیکۆر بۆ کەوانتەر و تەختەی ئەرزی. لە دنیا دیکۆر ئامادەین بۆ دروستکردنی کەوانتەر و دانانی تەختەی ئەرزی بە باشترین کوالیتی و نرخی گونجاو. دروستکردنی کەوانتەر بە خواستی خۆتان بە کەرەستەی MDF و HDF و HPL و R-Click و داری سروشتی و باڵۆن پرێس. هەروەها دروستکردنی کەوانتەری تاقیگە و WC و کابینات با کەرەستەی کۆمپاکت لامینات کە دژە بەکتریا و دژە ئاو و دژە ئەسیدە. بۆ دڵنیابوون لە کوالیتی و نرخی گونجاو تەنها دنیا دیکۆر هەڵبژێرە. دنیا دیکۆر. فانسینێت خێراترین هێڵی ئینتەرنێت بە داوەلۆندی بێسنوور ئێستا لە خزمەت کڕیارەندایە. فانسینێت جۆرەها کارتی پڕکردنەوەی بۆ ئامادەکردوون کە سەرجەمیان داوەلۆندیان بێسنوورە بۆ ماڵ و شوێنە گشتیەکان. کارتی 9000 دیناری بۆ ماوەی 1 هەفتە، کارتی 7000 دیناری بۆ ماوەی 15 ڕۆژ، کارتی 30000 دیناری بۆ ماوەی مانگێک، کارتی 40000 دیناری بۆ ماوەی مانگێک و بە خێرایی زیاتر کە تایبەتە بە یاری ئۆنلاین. هێڵی فانسینێت لە ڕێگەی ئامێرێکی تایبەت کە لە سەرباندا دەنرێت وەردەگیرێت و لە ڕێگەی گەێنەرێک بۆ ئامێری بڵاوکردنەوە لە ناو ماڵەکەت یان شوێنی کارەکەت کاری پێدەکرێت. ژمارەی تەلەفۆن 070 224 75 74 یان 050 194 36 37. فانسینێت. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکی تر سڵاوتان لەبێت بەڕێزان مامۆستا گەرک بگەڕێمەوە لای بەڕێز سەبارەت بە مەسەلەی دابشکردنی و فۆرمی کە لە ماوەی ڕابردوو دابشکراوە چۆنە هیچ پاڵپشتێکی یاسایی هەیە و دابشکردنی فۆرمە؟ لای ئێمە هەموو شتێک بۆ مەرامی حیزبی بەکارهێنرێت. یعنی خۆی ئەوە هەموو شتێک حیزباتی تاکرێت نابێت پەروەردەی تیا بکرێت.
ئەبێ پەروەردە خەمی هەموو هاوڵاتیەک بێت خەمی هەمومان بێت کە پەروەردە ئایندەی داهاتووی لەسەر بنیادەنین نەوەکانی داهاتووی لەسەر پەروەردەکەین بەڵام ئەمڕۆ پەروەردە بە حیزبی کراوە حەدەکەم مەجال بە باسێکی ئەوە بکەم ئەوە یەک بەنسبەت ئەم فۆرمەی کە بەناوی وانەبێژی و دابشکا من بەڕێی من بە بەرپرسانیشم وتووە تەنها چاواشەکاریەکە و خەڵکێکی داما و پێ چاواشە ئەکەن دان هزار فۆرم دابش کراوە ژمارەی زۆر کەمیان ئەوێ و هیچ ڕسمێتێکی نیە ئەمە پێشتر لە ئێمە مشتفی من سەرپەرشتیارم وانە بێژمان هەبووە لە هەر شوێنە شاغینمان هەبوو بە میلاکمان دەست نەکەوتووە مامۆستایە کە دەرچووە کەسێک خریج بێ بانگمان کردووە مەسە وانە بێژی وتۆ ساڵێک یان زیاتر یان کەمتر باشە بۆتی چاوەشەکاریە و دابشکردنی فۆرمە خەڵک وا ئەزانێ ئەم فۆرمە ئەبێتە دامەزراندن بۆی وا ئەزان ڕسمێتێکی هەیە نەخێر ئەم لە عینەکەتیاتی لە فۆرمەکەیکێ لە خاڵەکان ئەڵێ تۆ لە هەر شوێنە دامەزرای بۆ نێداوای نەخڵکێ بێ ساڵەکە پابندبی هەر کاتێک مامۆسایەکی میلاک هاتە ئەو شوێنە تۆ ئەبێ بەجێی بێڵی بڕۆی یعنی کەواتە ئەم مامۆسایەکە مانگە داوامەکە ئەم کەسی بەوانە بێژە مامۆسایەکی میلاک بچێتە ئەو جێگەی ئەو کەسی کەوانە بێژە بێ دوای مانگەکە بەجێ بێن خواحافیز بۆ ماڵەوە لەبەرەوە من قەنەعەتم وا بوو من ئەمەشمان باس کرد لە کاخوبادا باسمان کەوتمان ئەوە لە جاتی ئەمە گرێبەستام کردایە لە جاتی ئەمە وەزارەتی پەروەردە هەتا ئەمە پێم وایە پەروەردەکان زیاتر ئەمەیان کردووە لە جاتی ئەمە بیر لەوە کرایەتەوە مەسەرەن پەروەردەی شاباژێر پێویستی بەدە مامۆسای کیمیا هەیە فۆرمی گرێبەست دابش کرایە چێ ئەیە بێ بە مامۆسای کیمیا لە شاباژێر ئەو کاتە بەپی خاڵ 5 مامۆستا 10 مامۆستا بە گرێبەزیان بە دامەزراندن بەو دوو ڕێگەیە لەوێ دابدرایە بەتەردی خەڵکی منطقە ئەو لەوێتی بدرایەتێ مەسەرەن ئەمە خۆی ڕێگەیەکی علمیتر و ڕاستەقینەترە بەڵام تۆی ئێستا بۆ من لە سنووری پەروەردەی ڕۆژ ئاوای ئێمە نزیکی 5,000 فۆرم دابش کراوە هیوانە بێژی هەمووی 100 کەسی نابێت 100 کەسی شاغیری نییە ئەی تۆ باش ئەم 4,900 کەسی تر داماوە ینی چی لێ ئەەکەیت لەبەر بەڕاستی ئەمە من هەڵێکی گەورەیە و چاواشەکاریەکە و ئەتوانم بڵێم بەس تەنها لە سنووری پارێزگای سلێمانی بووە ئەمە لە هەولێر و فۆرمە دابش کراوە بەڵێ هەبوو لە هەمووی هەبووە ئەمە هەڵمەتێکی هەڵبژاردننی هەردوو حیزبی لە سەڵاتە هیچی تر بۆی کە بڵێن ینی خەڵکە ناومێدە تان خریجێکی زۆر کەڵەکە بووە بە بۆنی ئەو هەموو دامەزران بە لێ شاوە حیزبیانی کە پێشتر هەبووە جێگەی خەڵکە ئەوەی کە دەرچووی زانکۆکانان جێگەی ئەوان نەماوە دیان چی بکەن بۆی کە و خەڵکە دەرچوە زۆرە ناومێد نەبێ بێتاقەت نەبێ بەم فۆرمە مەژغوڵیانەکەن ماوەیەک و بەڵام ژمارەی زۆر کەمیان بەوانە بێژوانە بێژەکە ڕسمێتێکی نیە چونکە لە کۆتایی ساڵە هەڵەوەشێتەوە بەڵام بەپێی خاڵ نییە ینی بۆ نمونە وانە بێژی ئەگەر کەسێک دەرفەتیەوەی ببێت ببێ بەوانە بێژ بەپی خاڵە یعنی ئێستا مەسە کەسانی یەک ساڵی شەم وانە بێژە بەڵێ بۆ ماوەی ساڵێکە بە شەتە میلاک نەچێتە جێگەی بۆ میلاکی هەبێ بچێتە جێگەی لەوچێ دوای مانگە دوای دوو مانگ دەریکەن بەپێی خاڵە ینی چێ دەرچی کۆن بێ خاڵی ئەدرێتێ چیە مەسەر شەهیدی هەبێ خاڵی دەرێتێ چیە ساڵانی پێشوانە بێژ بوو بێ خاڵی بۆ کۆکرێتەوە ینی شێوازەکەی باشە شێوازەکەی بەڵام هیچ ڕسمێتێکی نییە خۆزگای لە جیاتی ئەمە گرێبەست بووە یان هیچ دەمی بڵێن ئەمانی کە ئەم ساڵ بەوانە بێژ وەرەگیرێ لە کۆتایی ساڵە ئەیانکەین بە گرێبەست پێ دوای وەکو بانگەشەی کاڵبژار بەکاردێت لەبەرەوەی کە ڕەنگە هاتنەوەیان بکەوێتە دوای ئەنجامدانی هەڵبژاردن بەتاکی من واسەیریەکە من خوێندنەوەم بۆی وایە چونکە ئێمە مامۆستایکی زۆرمان لە دەرەوەی شار 7 ساڵ و 8 ساڵ و 10 ساڵ خزمەتی هەیە خزمەتی دەرەوەی شاری تاوا کردووە مەفروض ئەمانە بەدیل بچێتە جێگەیان ئەوان بێنەوە ناو شار خزمەتی خۆیان تاواکەن یان ئەموانە بێژان ئاخەنە جێگەیان وانە بێژی حەزەکەم بداین بۆ هەیە دەقێ بەجێ وێڵەکە ناتوان لێ پرسێتەوە ئەی سەبارەت بە گرێبەست کێشەی مامۆسایانی گرێبەستی چارەسەرێکی بۆ دۆزراوە گرێبەست ئەو چینە مەحرومەن کە بەپێی یاسا مافی خوانە دوای 3 ساڵ بن لە هەمیشەیی دەرماڵیان بۆ سەرفکرێ گرێبەست کۆمەڵە خەڵکن پارێکی مەقتوعیان ئەدرێتێ ئەوانەی بە مامۆسای بنێڕەتی گرێبەست دامەزراون 400,000 وەرەگرن ئەوانی بۆ ئامادەی 500,000 لە کاتی پاشەکەوتە ئەوانش دیسان لە 150 لێ بڕین 200,000 بە 250,000 وەرەگرێت کە زۆر غەدران لێکرا ئێستا ئەمانە بەپێی یاسای وەزارەتی دارایی خۆیان بێبێ دوای 3 ساڵ ببنە هەمیشەیی ئێستا هەمانە 5 ساڵ دەرەوە 6 ساڵ ئەچێت هێشتا هیچ مافیکیان نەدراوەتی لەبەرەوە ئێمە وکیچیتی مامۆسایان پرۆژەمان پێشکەش کردو بۆ پەرلەمان بۆ وەزارەتی پەروەردە بۆ دارایی قسەمان لەگەڵا کردوون ئەمانە مەغدورن و ئەمانە مافی خۆیانە ببنە هەمیشەیی بە تاتی ئەوانەی لە 3 ساڵ بەرەو سەریان هەیە بەڵام تا ئێستا ئەوان وەڵامێکیان نییە هەمیشەی کە بەڕێز دەڵی پیاسە 3 ساڵ خزمەتیان نەبێ دەبێ بکرێن بە هەمیشەی ینی پێویستی بە مامۆستانی هەرێمی کوردستان واگەدان پێویستی بە چەند مامۆستای نوێ هەیە وڵا پێویستی بە ئەتوانم بڵێم وەکو من ئاگادار بم زیاتر لە 10,000 کەسی پێویستە
و ئەم گرێبەستانە نزیکی ژمارە نزیکی 4000 بۆ 5000 کەسە. ئەمانە چۆن ئەمانە هەمویان جێگیان پڕ کردێتەوە، ئەمانە هەمووی شاغیرەکانی دەرەوەی شار ئەمانەی لێ دەربێنی هەمووی چۆڵە بێت. یعنی بەتالێمە پەروەردەمان هەیە دنیای گرێبەستی تایە. ئەم گرێبەستانە حەقی خوانە داوای ئەمە بکەن و بیاسا ڕێپژیریانەکات، بەڵام دیارە غەدریان لێ ئەەکێ بەڕاستی بەداخەوە وەم پێم وایە ئەم ساڵ تا ئێستا معلوماتمە بە هیچ شتێک لە ئاران یەکەمانە بن هەمیشەی، چونکە ئەوەی کە ئێمە لە بەرپرسانمان بیستووە لە وەزارەتی دارایی وتوانە هەتا بودجە تەصدیق نەکرێت، ئێمە داهات و میزانی خۆمان نەزانین ناتوانین هیچ گرێبەستێکین لە هەمیشەی. سپاس دەکەم. شکری خانگە بگەڕین و لای بەرەزت سەبارەت بە مامۆستایان بۆچی مەسەلەن وەکو مامۆستا ماژەی پێکرد کە هەرێمی کوردستان پێویستی بە زیاتر لە 10,000 مامۆستای نوێ هەیە، بۆچی ئەم مامۆستایانە دانامەزرێن؟ ینی ئەمە گرفت بۆ بواری پەروەردە دروست ناکە بۆ نمونە گرێبەستی ڕەنگەوازی نابێ مامۆستایە مۆڵەتی وەرگرتووە؟ بەڵێ هەڵبەتە دیارە ئێستا کەتی پەروەردە چێشی زۆری هەیە لە ڕووی مامۆستایەوە، ئەومەوەی چەند ساڵێکە دەی بە مامۆستایانی گرێبەست و بەوانە بێژی پڕکاتەوە، بەڵام بەڕاستی ماف بە مامۆستا نادا کە مامۆستایەکی گرێبەست 300,000 هەبی کە بەشی هاتوچووی ناکە. وەزارەتی پەروەردەخۆی ئێمەجی دێژەی پەروەردەخۆی باڵامان کرد ستافی وەزارەتی پەروەردەدانیان بۆدانە کە تا ئێستا زیاتر لە 500 مامۆستای گرێبەست بازی هێناوە لە بەرەوەی پارەکەی تەنها بۆ ڕێگای و تەنها مادووبوونەکەی بۆ دەبینێتەوە. دیارە بەپێی ڕێنماییەکان هەر مامۆستایە کە 3 ساڵ خزمەتی گرێبەستی کرد دەبێت بگرێ بە مامۆستای هەمیشەیی، بەڵام بەداخەوە بەڕاستی تا ئێستا 3000 بەڕسمی داوامان کردووە و من هەوڵێکی زۆرم داوە لە ڕێگای خۆم هەم لە ڕێگای بۆ پەیوەندی و هەمان لەگەڵ وەزارەتی دارا و لەگەڵ وەزارەتی پەروەردە کردووە، داوام کردووە کە بەڕاستی پەلە بکرێ لە مامۆستانی گرێبەست بە مامۆستای هەمیشەیی، چونکە مافێکی یاسایی سروشتی خۆیانە و ئەوان لە چاوەڕوانی بێزاری زۆردان. دیارە بەپێی بەدواداچوونەکانی ساڵانە 300 مامۆستا خانەنشین دەکرێت، ئەو مامۆستانی کە خانەنشین دەکرێت ئەی بۆ جێگەیان پڕ ناکرێتەوە کە جێگای چۆن دەکرێت یعنی بە وانە بێژی جێگەیان پڕ بکرێتەوە. جا بەداخەوە ئەو قەیرانە داراییە و دروستکراوەی حکومەت هێناوێتە ئارایەوە ڕنگدانەوەی تاوی هەیە لە هەموو کەرتەکان و لە هەموو بەشەکان و بەتایبەتیش لە وەزارەتی پەروەردە کە بەڕاستی وەزارەتێکی خزمەتگوزاری و ڕاستەوخۆی بە هەموو خێزانی هەیە کە بەم شێوازە بەو پینەوەیە ببەنە سەر. ئەمەش بەڕاستی کاریگەری زۆری کردووە کە قوتابیێکی زۆر واز دەخوێنێت بهێنێت بەنابە بۆ پیشکردن و مامۆستایەکی زۆر بکە بە مۆڵەتی و تەنانەت زۆر مامۆستا هەن داوامیان بەجێهێشتوە بۆ هەندەران بەهۆی کەمی موسەکانیان کە بەشیان ناکات. بەڵێ ئەی سەبارەت بە جگە لە واسێنانی مامۆستایان و مۆڵەت وەرگرتنیان واسێنانی خوێندکاران و قوتابیانی شەیە ئەم حاڵەتە زۆر زیادی کردووە لە هەرێمی کوردستان؟ بەڵێ زۆر هەیە لە ساڵانی ڕابردووە لە ئێستاشدا هەر لە قۆناغی تا قۆناغی 6 ئامادەیی خوێندکارێکی زۆر واز دەهێنێت، تەنانەت لە وەزارەتی خوێندنی باڵاش بە هەمان شێواز زۆر خوێندکار هەیە لە قۆناغە جیاوازەکانی زانکۆ واز دەهێنێت. دیارە ساڵانە دواخستنی دامەزراندنی سێیەکەمەکانە کاریگەریەکی زۆر خراپی کردوتە سەر لایەنی معنەوی خوێندکاران هەرگیچی سەرەتاکۆتا زانکۆکان. تا ئێستا سێیەکەمەکانی 2015 دانەوەزرێنراون کە تا ئێستاش کتابەکەیان لە ئەنجومەنی وەزیرانە. دیارە ئێمە هەوڵێکی زۆرماندا و هەرچەندە بەڵێنیان داوە کە دامەزرێن، بەڵام ئێمە تکا دەکەین کە ئەو بەڵێنی خۆیان بەنە سەر و پەلە بکەن لە خێراواژووکردنی دامەزراندنی ئەوان، چونکە بەڕاستی ئەوان تەواو بێتاقەت و ناومێد بوونە لە 2016 تا ئێستا چاوەڕێ دەکەن کە پێشتر قەیرانی دارایی هەدوای دەرچوونیان لە زانکۆمەکە ئۆتۆماتیکیان دامەزران. دیارە ساڵانە لە زانکۆیەکانیش کە موعیدەکان ماستەر بەردەستگیر ئەنجێریان بەتاڵ بێتەوە بە دامەزراندنی سێیەکەمەکان کە ئەمان دیارە سامانێکی نێتەوەی زۆر گرنگن، دەبێتە هاندەرێکی زۆر باشیش بۆی خوێندکار زیاتر بخوێنێ، زیاتر ڕوحی پێشبڕچێ لە بیان دروست بێت. بەڵێ
سوپاس دەکەین دواتەگەرم بۆ لای بەڕێز مامۆستا سەبارەت بە مەسەلەی ئامادەکاریەکانی تر بۆ نمونە چاپکردنی کتێب و ئەوانەوەندی ئێوەگەدارنەوەدەکاری پێویست کراوە من حەزەکەم شتێکی کە بڵێم کاک حەکیم باسی ئەوەش دەکەین تاان خەمی پەروەردە ئەبێ خەمی لە پێشینەی حکومەت بێت ینی ئەبێ ئێمە بەڕاستی هەم دەستگاکانی ڕاگەیاندن هەم ئێمەمانان لە ڕێکخراوەکانی داکۆکی و مەدەنی و یەکێتی مامۆسایان و هەر مامۆسای هەر هاوڵاتیەکی ئەم وڵاتە ئەبێ پەروەردە خەمی ئەویش بێ خەمی هەمومان بێ ینی ڕاستە وەزارەتی پەروەردە بەرپرسی یەکەمە و ئێمە گلەیمان هەبێ هەمیشە لە وەزارەتی پەروەردە وەزیری پەروەردەیەکەین بەڵام ئەم خەمێکی گەورەیە ئەبێ هەمومان فشار لەسەر حکومەتکەین حکومەت پەروەردە و خوێندن بکاتە بە ئەولەوێتی کارەکانی هەتا حکومەت بە هۆشی خۆی نێتەوە بودجەی پێویست و باشی بۆ دابین نەکات کەتی پەروەردە و خوێندی باڵا وێرانترە بێت چونکە ئەم کەرتە ناکرێت فرامۆش کرێت ناکرێت ئەم کەرتە بکرێتە قوربانی هیچ شتێک و هیچ سیاسەتێک بتەوێت ئایندەی وڵات بەرەو پێش بەریت زاڵبی بەسەر گرفتە کۆمەڵایەتیەکان سیاسیەکان حتا مەسەرەن ئاسایشی کۆمەڵگا هەموو شتەکان لێرەوە دەست پێەکە ئەبێ ئەم قەنەعەتە لای حکومەت دروست بێت تا ئێستا کێشە ئەوەیە حکومەت وای نابینێت پەروەردە و خوێندنی باڵا بە شتێکی لاوەکی و تەبیعی سەیرەکە ئەمە گەورەترین گرفتە ئامادەسازیەکان ئەوەی من ئاگادار بم لەو ماوەی پێشوا لە سەردانی گەنجینەی بەڕێوەبەراتی گشتی پەروەردەم کرد پێم وابێ زۆربەی هەرە زۆری کتێبەکان چاپ کراوە و زۆربەی خەیکی دابشکردنن پێم وابێ لەو ڕۆ باشە هەنگاوی باش نراوە ینی ئەوە کراوە بەڵامی تر دیارە کەم و کوتی تر وکو شوکرێخانی باسی کرد لەسەر باڵەخانە هەنگاو نەنراوە ئەبێ حکومەت بەڕاستی بودجەی بۆ دابین کرد باش بەس بودجە بۆ چیت هیچ پاساوێک بۆ دابین نەکردنی بودجە بۆ نمونە قوتابخانێکی مەترسیان لەسەر مەترسی ڕوخانیان لەسەر خودەوانی کە پێویستیان بە نۆژنکردنەوەیان ئەوانەی کە لە کابینەدا هەتا ئەبێ وتم ئەبێ حکومەت ئەولەویەت بات ینی بودجەی تایبەتی زیادە تەرخانکە بۆ پەروەردە ساڵانە تۆ بەلایەن کەمە 100 بینامان پێویستە ئێمە باشە 4 ساڵە هیچ بینای نوێ بەڵێ 100 بینای نوێ 4 ساڵ هیچ بینایەک دروست هیچ نەکراوەتەوە ئەمە لەلایەکەوە ئەو بینانەی کە بەردەوام بەرەو ڕوخاندن و ئەوە ئەڕۆن ئەوە نقطەیەکەیە پارەی پێویست نییە بۆ بەردەوام خولکردنەوە من لەو ماوەی پێشوا لە نەدوۆیەک بووین یەکێ لەو شانی کە زۆر تەکیدی لێ ئەکرایەوە بۆ گەشەکردن بە خوێندن و پەروەردە هەبێ مامۆستا بەردەوام گەشەی پێ بدرێت بە بەردەوام لە خولەکان نابێت بەردەوام ڕێگەی نوێی وانەوتنەوەی فێر بکرێت بەردەوام گەشە بدرێت بە توانای بیر و هۆشیاری و ئاسی زانستی و معرفی بەرزکرێتەوە بەڵام لە وڵاتی ئێمە بەڕاستی خولوشت هەر نەماوە تا ڕادێکی زۆر هەتا ئێمە مامۆسای بەهێز پێ نەگەیەندین مامۆساکانمان توانیان بەهێز نەکەین ئەوی بە خولبینن و بەم شانە ئەبێت بەڕاستی خوێندن بەرەو پێش ناچێت ئەوە نقطەیە کە پێویستە ینی ئەمڕۆ خوێندنی باش وەکو بالعربیە وتی الجودة في التعليم خوێندنی باش ئەولەوێتە ینی نەتەوە یەکگرتوەکان ڕێکخراوەکان جیهانەکە هەمووی باسی ئەمە ئەکەن لە وڵاتی ئێمە خوێندن بەڕێ ئەەکەین زیاتر یعنی ئەوەندەی بیر لەوە ئەکەن بە ساڵی خوێندن تاوکەین و ئەم خوێنکارە لەم قۆناغە بچێتە قۆناغەکە ئەوەندەی بیر لەوە ناکەینەوە کە خوێندنێکی باش پێش بەس بەرز پێشت باسی بە حیزبیکردنی پرۆسەی خوێندن کرد ئەم پرۆسێر بەردەوام و کاریگەریەکانی چین بۆ نمونە ئەوە گەورەترین گرفتی بەردەم پەروەردە و خوێندنی باڵا ئەمەیە هەموو بەرپرسەکانی ناو وەزارەتی پەروەردە ناو بەڕێوەبەراتی پەروەردەکان کەڵێم هەموو لەوەی ئیسیستانی زۆر کەمتیا بێت یعنی لە 1001 لە 1002 هەر هەمووی بە حیزبی دانراوە هەر هەمووی من بە تەحەداوە یڵێم بەداخەوە ئەمڕۆ یاریدە دەرێکی قوتابخانەکە هەر پۆست هیچ پۆستێ نییە ینی بڵێم خوانەخوازەی بێ نرخی پۆستەکە ناکەم بەڵام پۆستێکی نزمە با بڵین ئەوەش بێ حیزب ڕازی بێت مدیری بەڕێوەبەری قوتابخانە بێ حیزب داینێ بەڕێوەبەری بەشێ لە ناو پەروەردەیە ئەمە وای کردووە کە تۆ بە حیزبی خەڵکت دانا ئەو خەڵکە ئەوەی بیری لای حیزبەکەیەتی ڕازی کە ئەوەنە پلان و نەخشەی نییە کە پەروەردە و خوێندن بەرەو پێش بەرێت لەبەرەوە بەڕاستی ئەمە سەرەتانێکە ئەمە سەرەتانێک ئەبێت لە ڕێگ و ڕژدە بهێنە دەرەوە نێڵین حیزب بەرپرسەکاندانە بە سیبی بێ خەڵکی دڵسۆز لە هەر لایەنێکەیە با لە حیزب بێدە سەڵاتدارەکەی شابی کێشەیەکمان نییە بەڵام کەسی بەتوان نابێت بەڵ سوپاس دەکەم شکوری خان سەبارەت بە مەسلەی تەنسیق هیچ تەنسیقێکی لە نێو وەزارەتی پەروەردە و خوێندنی باڵا بۆ نمونە ساڵانە ڕێژێکی زۆر قوتابی بۆ نمونە وەرناگیرێ دامەزراندن هیچ تەنسیقێکەیە پێ دوایە لەو ڕۆوە لە پرۆسەی پەروەردە لە نێوان وەزارەتی پەروەردە و خوێندنی باڵا بەڵێ تەنسیقێک هەیە بەڵام پێمان وایە ئەو تەنسیق لە ئاست پێویستی نییە هەندێک بڕیار هەیە بۆ وەزارەتی خوێندنی باڵا دەری دەکا وەزارەتی پەروەردە پێی باش نییە هەندێک بڕیار هەیە وەزارەتی پەروەردە دەری دەکا وەزارەتی خوێندنی باڵا پێی باش نییە و سەرنج و تێبینی لەسەر هەیە ئێمە پێمان وایە دەبێت هەماهەنگیەکان پتەوتر بێت چونکە هەر وەزارەتی پەروەردە و خوێندنی باڵا تەواوکەر یەکترن دەبێت هەماهەنگی
زیاتر لە نێوانیاندا هەبێ دیارە بۆ نمونە ساڵ وەزارەتی خوێندنەوە ئێستا زانکۆلاینی ئەکتیڤ کردووە دەڵێت تا 14 مانگ ئەکتیڤە و هەردوو دەرچوانی خۆلی زانکۆلاین داواکار و حەز و ئارەزوەکانی خۆیان پێشکەش بکات واتە شەشی ئامادەیە بەڵام وەزارەتی پەروەردە دەڵێت تا 20 مانگ نەتیجە دەرناسێ تا قوتابیە کە نەزانێ ئایا نازیح بوویان نازیح نەبووە کۆنمرەکەی چەندە چۆن لە زانکۆلاین داواکاری پێشکەش بکات ئێمە پێمان وایە هەماهەنگیەکان زیاتر هەبێ بەڵێ سوپاس دەکەین مامۆستا زۆر بە کورتی وەکو یەکێتی مامۆستایان لەمەوەی بەشداری خولێکتان کرد لە ئەستەمبوڵ هیچ هەمانگیەکێ لە ڕێکخراونی دەوڵەتیەکان باراسی فشار دروستکردن بۆ مەسپە چاکردنی بواری پەروەردەبژێری مامۆستایان نەدوێکی نێودەوڵەتی هەبوو لە تورکیا بە بەشداری 77 دەوڵەت 162 ڕێکخراو یەکێتی ماوەسانی کوردستان بۆ حکومی کە ڕێکخراوێکە لە ئای ئەندامە لە ئای جیهانی لەو نەدوایە بەشدار بووین نەدوەکە لەسەر جیهانگیری و پەروەردە و سندیکا بوو خۆشبەختانە وەکوێتی ماوەسانی کوردستان معاناتی ماوەسانی کوردستانمان باس کرد مەزڵومەتی کوردستانمان باس کرد و باس لەگەڵ ڕێکخراوەکان دای ئەوماکە کە هەماهەنگی زیاتر هەبێ لە نێوانمانە بۆی کە هەم ئەوان گرنگی بن بە کەتی پەروەردەوە مامۆسانی کوردستان هەماهەنگێکی باشە بۆ ئێمە مامۆستا بۆ سندیکاکانی زۆر سوپاس بۆ وەرز مامۆستا عەتا ئەحمەد جێگری سەرۆکی یەکێتی مامۆستایان کە لە ستودیۆی سەرەکی لەگەڵمان بووی هەروەها شوکریە شێخانی ئەندامی لیژنەی پەروەردە خوێنی باڵا لە پەرلەمانی کوردستان کە لە هەولێرەوە لەگەڵمان بووی سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ